هەوڵ دەدرێت کەرتی گەشت و گوزار و کشتتوکاڵ پێکەوە ببوژێنرێتەوە و ئەوەش لە ڕێگەی ڕێکخراوێکی بیانیەوە لایەنە پەیوەندیدارەکانی لە زانکۆی هەڵەبجە کۆکردەوە و هەنگاوەکانی پەرەپێدانی ناوچە گەشتیاری و کشتتوکاڵەکان خرایە ڕوو. دەستەی گەشت و گوزار بەیەکەوە تەنفیزی ئەم بابەتە دەکەین بۆ ئەومانە کە بتوانین ڕێژەی ئەو گەشتیارانەی کە دێن ئەم ناوچەیە زیادی بکەین، بەڵام بە میکانیزمێک کە گەشتیار هەست بکات لە ماڵەکەی خۆیەتی و ئەو بەرهەمانەی کە پێویستیەتی بەدەستی دەهێنێ و لە هەمان کاتیش لە ئاوێتەیان بکەین لەگەڵ ئەو خیبرە و لەگەڵ ئەو توانایی کە جوتیارەکانمان لەم ناوچەیە هەیەە بە ڕەچاوکردنی شوێنە گەشتیاریەکانی پارێزگای هەڵەبجە. پانێڵێکی ڕاوێژکاری بۆ پەرەپێدانی کەرتەکانی گەشت و گوزار و کشتتوکاڵی لە هەڵەبجە ئەنجام درا. نمونەی ڕێکخراوێکی بیانی کە جیایزێتی ئەڵمانیا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە ملیارێک و 500 ملیۆن دینار لە سێکتەرە جیاوازەکاندا لە سنووری پارێزگای هەڵەبجە پرۆژەی ئەنجام داوە. ئێستاش هەوڵیان لە ڕێگەی ئەم پانێڵەوە کەرتی گشتی و کەرتی تایبەت بە یەک بگەێنێت بۆی کە بتوانن گفتوگۆی زیاتر بکەن بۆ پەرەپێدانی کەرتی گەشتیاری و کشتتوکاڵی لە ناوچەکە. وەکوەزان لە ساڵانی ڕابردووە جایزەت لەم بارانایشی زیاتری کردو. ئێستا بە شێوازێکی تۆکمەتر و تایبەتر لە بەشی گەشتیاری کشتتوکاڵیە هاوکاری حکوومەت دەکات. بەڕێبەری گشتی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێت پێشنیاری 15 پرۆژەیان بۆ پێشکەوتنی ناوچە گەشتیارەکان داوەتە حکوومەت، بەڵام وەڵامیان نەدراوەتە و گرنگی پێویستیش بەو ناوچانە نەدراوە. ئێمە لیستێکی 15 پرۆژەیمان تەقدیم کردووە یاومانە لە هەموو دەرگاکان لە پارێزگای هەڵەبجە، لە وەزارەت، لە دەستەی گەشت و گوزار، لە قامقامێت، لە وەبەرهێنەران، لە ژووری بازرگانی پیشەسازی. لیستی پرۆژەکانمان بۆ لە دەرفەتەکانی وەبەرهێنانمان بۆ ناردون لە سێکتەری گەشت و گوزارە. طبعاً پرۆژەی ببێتە هۆی بژانەوەی کەرتی گەشت و گوزار پێویستی بە بودجەی گەورەیە بە تەخسیسکردنی پارێ. لەم کاتەشا خۆدەزانی حکوومەتی هەرێم زیاتر چاوی لە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئاوە نەخێر تا ئێستا چاوەڕێکەکەینەوە هەر وەبەرهێنێک بێمە کاراسانی بۆکەین. ئێمە خۆمان لەمە وەکو لە یەکێک لە تیمەکانی دانین یارمەتی بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ ڕەتفعلێک نییە. کەرتەکانی گەشت و گوزار و کشتتوکاڵی لە هەڵەبجە ئەوانیش وەک سێکتەرەکانی دیکە حکوومەتی هەرێم گرنگی پێویستی پێنەدا و هیچ پێشکەوتنێک بەو دوو کەرتەوە نابینرێت. زۆربەی پرۆژە و خزمەتگوزاریەکانیش لە سنووری پارێزگاکە خێرخوازان و ڕێکخراوە بیانیەکان ئەنجامی دەدەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.